بابزاني تسمع بباسكم مش بألماني شولدن هنا ما عندي بكون بإنجليزي وبألماني يعني قرز أما لسه شاني هم حكمة ألماني كان زيانة لا شيء قرز دارين بس يعني لو ده لا شيء قرز دارين بوتي قرز دارين ما بس يعني قارئة ما بس يعني قارئة بوتي قرز دارين بس يعني لو ده بوتي قرز دارين لا شيء قرز دارين أما قصي هنري فورد كبالمان نووسراوە هێنری فۆرد یەکێکە لە خاوەن کۆمپانیاکان زۆربەتان سیارەی فۆردتان بینیوە زۆر بەشتان لەوانەیەتان بێت ئەمە خاوەنی کۆمپانیای فۆرد ئەڵێت ئەمە شتێکی باشە کە مرۆڤەکان بێئاگەن لەو سیستەمە دراوە کاغەزەی کە دروستمان کردووە ئەگەر بێت و بزانن نهێنیەکەی لە بەیانی زووتر نییە هەموو جیهان ڕائەپەڕێت بەڵام چۆن ئەڵێ خۆشبەختی لەوەی کە خەوتونە جیهان هەموو جیهان نەک بڵێ موسڵمان یان مەسیحیەکان یان بڵێ یابانیەکان بوزایەکان هەر هەمووی خەڵک بە تەواوی خەوتووە ئەمە قسەی هێنری فۆردە بە خۆتان لێ بدەن بە عەرەبی بە ئینگلیزی ئەتان داتێ کە ئێستا بە ئەڵمانی لەبەر چاوتان دانووسراوە چونکە ئەمە نهێنیەکە زۆر باشە کە ئێوە نازن کە ئێمە نایزانین ئەگەر نە لە بەیانی زووتر نییە ڕاپەڕی دژی ئەم دراوە ئەکەین